خۆشویستان خۆشبەختین لێرە و لەوێ ئێمە نیەتێکیان ئامانجێکمان هەیە لە پرۆگرامەکە بڵاوکردنەوەی بیری هۆشیاریە لە هەموو بوارەکاندا لە هەر بوارێکدا لە هەر سوچێکدا سیمینارێک کۆڕێک کۆبوونەوەیەکە بێت تایبەت بێ بۆی کە ئەگەر لە کۆڕەکەدا چەند کەسێک بەشداری تێدا کرد بێ دەمانێت ئێمە هۆکارێک بین بۆ گەیاندنی ناوەڕۆکی ئەو سیمینارە و لە هەمان کاتیشدا بیگەینین بە زۆرترین کەس سوودەکانی هەموو سیمینارێک بۆ خۆی سوودی کتابەت بەخۆی هەیە بگاتە دەست هەموو کەسێک. سیمینارێک بەڕێوە چووە دوو تەوەری لە خۆگرتووی چیان بەڕێوەبردننی کات بووە ئەوە تریشان کاریگەری وشە. هەردوو تایتڵەکە ناونیشانەکە سەرنجڕاکێشن لەلامانەوە بەڕێوەبردننی کات و کاریگەری وشە. بزانین لە ناوەڕۆکی ئەم سیمینارە چۆن باسی بەڕێوەبردننی کات کراوە، چۆن باس لە کاریگەری وشە کراوە. بۆ مەبەستەش میانداری زۆر بەڕێز خاتوو ڕووناک معروفمان کردووە سەرۆکی ڕێکخراوی کۆچار بۆ گەشەپێدانی مرۆیی کە هەمان ڕێکخراو هەستاوان بە ئەنجامدانی ئەم سیمینارە. خاتوو ڕووناک بەخێر بێ. بەیانی باش خاتوو ڕووناک. بەیانی جەنابیشتان باش. بەخێر بێ سەرچاو. بۆ ئەم دوو تەوەرەتان هەڵبژارد بەڕێوەبردننی کات لەگەڵ کاریگەری وشە، ینی بۆچی ئەم دوو دەستەواژەیە ئەم دوو تایتڵە؟ پێمان وایە بەڕێوەبردننی کات تەوەرەیەکی زۆر گرنگە لە گۆڕانکاری تاکەکان، لە گۆڕانکاری کۆمەڵگا. کاریگەریەکی ئیجابی هەیە بە هەردوو ڕوەکەیە و کاریگەری وشەش عینەنشت لە هەمان کاتە کاریگەری وشە ێکێکە لەو فاکتەرە گرنگانە کە ژیانی مرۆڤەکان ئەگۆڕێت. یانی زۆر جار بەهۆی وشەیەکەوە کەسێک ژیانی ئەڕوخێت پێچەوانەشەوە بەهۆی وشەیەکەوە کەسێک ژیانی بنیات ئەمدێت. لەبەرەوە هەردوو تەوەرەکە لە لامان گرنگە بەڕاستی ئەکێک لەو کاریگەریانەی کە مناڵ هەل لە مناڵیەوە بووی دروست ئەبێت کاریگەری دایک و باوکە، کاریگەری مامۆستایە، کاریگەری هاوڕێیە، کاریگەری ئیعلامە ڕاگەیاندنە. جا ئەیکێک لەوانە دایک و باوکە کە بەبێ بەرنامەڕێعین بەبێ ویستی خۆی بمەرمەج بووە. مناڵ ئەکێک لەو شتانی کە لەسەری دروست بووە بمەرمەج بۆ دایک و باوکە. بەهۆی وشەیەکەوە کە دایک و باوەک پێیوت بێت تۆ فڵان سیفەتی خۆی وا هەستەکە ئیتر ئەوەیە. لەبەرەوە ئەو دوو تەوەرەیەمان هەڵبژات کە هەردووکیان کاریگەری گەورەی هەیە. سیمینارەکەیە پێما بێت بەشی بەڕێوەبردننی کاتەکە وتۆتەوە زیاتر فۆکسەکەینە سەر ئەوەی کات چییە و چۆن کاتەکانمان بەڕێوەبەرین. پێم خۆشە لەسەر ئەمە قسەیەکتە بێ. بەڵێ بەڕێوەبردننی کات مەبەستە لێ چییە؟ بەڕێوەبردننی کات واتە ژیان، یعنی واتە بەڕێوەبردننی ژیان کورتی بە پوختی بەڕێوەبردننی ژیان. ئەگەر وەکو پێناسە بڵێن ئەمە شارەزاییەکی سلوکیە کە مرۆڤ والەیە کات بەرەو گۆڕانکاریەکی جەزری بڕوات. یعنی کەسە سەرکەوتۆکان لە ژیانە ئەگە سەیریان بکەین ئەوانن کە گرنگیان بە کاتەکانیان داوە. ئەگەر کات سەیرێکی بکەین وەکو زەمانەکەی یەک شتە یەکسانە کات، یعنی سعاتێک 6 چرکەیە، ڕۆژێک شەو ڕۆژێک 24 کات ژمێرە، ساڵێک 4 وەرزە، 12 مانگە، ئەمانە هەر مساوین. بەڵام ئەی بۆ کەسێک لە کاتەکانە سەیرەکەی ئینجازاتی گەورە بەدەست ئەهێنێ هەر لەگەڵ هەمان کەسایە کەسێکی تریش مایە پوچە، ینی هیچی نییە لە زۆر ڕۆی ژیانەوە. کاتە ئەمە ئەگەر لە هۆکەی بپرسین بگەڕێنەوە ئەوەیە کە ئەم کەسە کاتی بە جوانی بەڕێوە بردووە، کاتەکانی ڕێک خستووە. ئەین کاتە هەر یەک کاتە، ئەم کاتی ئەم زیاتر نییە، شەو ڕۆژی ئەم زیاتر نییە، ساڵی ئەم زیاتر نییە، مانگی ئەو زیاتر نییە، بەڵکو تەنها پەیوەندی بەوە هەیە کە ئەم کاتەکانی خۆی ڕێک خستووە و ڕێکی خستۆ بۆ ئەوەی کەچی تیا بکە پلانی داناوە و خاوەنی ئامانجە. زۆر باشە. کاتە ئەم بەڕێوەبردننی کاتە هێندە ئاسان نییە، بێگومان ئەبێ زۆر بە جوانی پلانی بۆ دابنی تاوەکو بە شێوازێکی باش ئەو کاتێک کە تۆ هەتا وەک ئاماژەت پێکرد ئەو 24 کاتژمێرەی کە لە ڕۆژەکەی هەتا دەستکەوتێکت هەبێنەوەک ئەوەی کە مایە پوچ بووی. پێویستەکە چۆنی ئەم کاتە بەڕێوەبەری، یعنی ئەگەر بۆ کەسێک تا ئێستا نەزانێت کاتەکانی چۆن دابەش بکات، چۆن ڕێخستنی بۆ بکات، پێویستەکە لە چیەوە دەست پێ بکە؟ بەڵێ بۆچی پرسیارێک حەقا بکرێ لە خۆمان بۆچی ئێمە نرخی کات نازانین؟ بۆچی یعنی ئەمە بەڕاستی پرسیارێک هەموو کەس بیکات ئەگەر لە خودی خۆی بێ، ئەگەر لە مجتەمەعەکەی بێت شمشێر وایە ئەگەر تۆ نەبڕێ تۆ ڕاستە.
لە ئەوانەی کە نرخی کات ئەزانن یا ئەوانەی کە نایزان هۆکارەکەی ئەمەیە نەبوونی کات نەبوونی ئامانج لە ژیان یعنی خاڵێکی گرنگ ئەوەیە ئەگەر کەسانێک ئامانجێکیان هەبێ کاتیشان بەلاوە گرنگە و گرنگی بەڕێخستن و تەنزیمکردنی کاتەکانیان ئەدەن ئەکێکی تر لەو هۆکارانە ئەوەیە کە کات معنەویە یعنی کات شتێکی مادی نییە ئێمە بتوانین بڵین بیگرین بە دەستمانە ئەوە کات معنەویە زۆر جار هەستی پێ ناکەیت کە ئەمە لە دەستمان دەرەچێ و کات دەگەزانی جاری وایە سەیری مۆبایلەکەمانەکەن ئەو نیو سعاتمان ڕۆیشت مەسیجێکی خوێنیت یا لەگەڵ کەسێکە تەلەفۆن ئەەکەیت یان قسە ئەەکەی لەگەڵ کەسەکە یا سەیری شتێکەکەی خەیاڵت ڕۆیشتووە کاتێکت ڕۆیشتووە لەگەڵ ئەمەیە خاڵێکی تر لەسەر ئەوەی بۆ نرخی کات نازانین لەبەرەوەی ڕاهاتوین ئەمەش خاڵێکی گرنگە بەڕاست ینی ڕاهاتوین لەسەر ئەوەی کە زۆر گرنگ نییە کاتەکان بە چیەوە بڕوات ئەمە ئۆکو وەڵامی پرسیارەکە خۆی ئەڕوا بڕوانی زۆر کەسێ ئەم تێڕوانینێ هەیە گەڕەکات بۆ خۆی ئەڕوا خۆەوە پێما بە یەکێکە لە بیرکردنەوە زۆر نەرێنیەکان وایە لە سیمینارەکە باسی ئەمەکرا بەڵێ بەڵێ بە تاکید باسی ئەوە کرا لە سیمینارەکە چەند خاڵێکی ئەمە کاتەکەمان کەم بوو لەبەرەوەی دوو سیمینار بوو هەر فۆکسێک مەقسەد سەر هەندێک خاڵی گرنگ لەوانە هاوسەنگ بوون لە کات یعنی ئەگەر ئێمە بڵێن بۆچی کات ڕێکخراو نییە یا کات بەرهەمدار نییە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هاوسەنگ نییە یعنی ناهاوسەنگی لە هەر شتێکە شپرزەی دروستەکات ناهاوسەنگی لە کاتیشە دووبارە ئەوەمان دەست ئەخات کە کاتەکەمان سوودمەند نەبین لێوە کاتەکەمان بە هەدەر بڕوات ئەی چی ئەبێتە هۆی ئەوەی کە کاتمان هاوسەنگ بێت یعنی ئێمە چۆن بتوانین هاوسەنگی بگێڕینەوە بۆ خۆمان بۆ ژیانمان بۆ کاتمان بۆ چرکە و سەعاتەکانمان یەکێک لەو خاڵە گرنگانە پێنج خاڵی جەوهریە کە ئەبێ مرۆڤ ئاگای لێ بێت تەرکیز مەقسەد سەر ئەم خاڵانە لایەنی ڕۆحی یعنی ئەگەر مرۆڤ چەندە لایەنی ڕۆحی هاوسەنگ بێ ئەوەنە ژیانی هاوسەنگە بێت ئەگەر ئەمە وردبینەوە زۆر کەس هەیە لە ڕووی ترەوە زۆر پێشکەوتوە لە ڕووی مادیەوە لە ڕووی ئەعلامیەوە لە ڕووی پلەپایە و مەنسەبەوە بەس ناهاوسەنگیەک لە لایەنە ڕۆحیەکەیە بووە ئەخیرەن شپرز بووە ئەخیرەن نەگەیشتوتە ئەو ئامانجەی کە ئێبێ زۆرمان بینیوە لە گۆرانی بێژ لە کەسی ناودار کە ئەخیری چی بووە عنی نمونە هەیە لە ڕۆژئاوا بە تایبەت کە ئەخیری خۆ ئینتیحارکردن و خۆکوشتن بووە بۆ چونکە هاوسەنگی نەبووە یعنی کام شتەی لە ژیانە ئەڵین زۆر باشە ئەمە زۆر زۆر گرنگە ئەگەر هاوسەنگیتیانەکەیت نەتیجەکەی باش نابێت بەدڵنیایەوە باشە چەندە گرنگە ئێستا ئاماژەت بۆ کرد کە هاوسەنگی بپارێزرێت چەندە کات بۆ کاروبارەکانی ڕۆژانت تەرخانەکەی بە هەمان شێوە کاتێکیش بۆ خۆت تەرخام بکەی بۆ ئەوەی کە ئەم هاوسەنگیە دروست بکەی سترێسێکی زۆر لەسەر خۆت دروست نەکەی بەردەوام خەیاڵت لای ئەوە بێ کات چۆن کارەکانت بەری بەڕێوە بەجارێ خۆتت بیر نەچێتەوە یعنی ئەم هاوسەنگیە چەندە گرنگە کە چەندە کات ئەدەی بە کاروبارەکانت بۆ ئەوەی بەڕێخستنێکی باشەوە بەڕێیان بکەی هێندە کاتیش بدەی بە خۆت زۆر جوانە ئێمە باسی ئەو پێنج بنەماکەم کرد بنەمای هاوسەنگی دوای ئەو بنەمای کەسیە یعنی کەسایەتی خۆت کەسەکە چەندە گرنگی بە خۆی ئەدات قسەیەک هەیە ئەڵێت تۆ گرنگی بە خۆت بدە خەڵک گرنگی پێدا خۆتت خۆش بوێ خەڵکیش خۆشیەویت خۆت نرخی کاتی خۆت بزانە خەڵکیش نرخی کاتی تۆ ئەزانێ کاتە یەکەم شت خۆمان گرنگین یعنی هەتا لە دینی ئیسلامە دوعاکردن ئەڵێ لە پێشا بۆ خۆتی کەی باشە ڕاست هەموو شتێک وایە کە تۆ حسابت بۆ خۆت کرد خەڵکیش حسابت بۆ ئەکات کاتەکان ئێمە ئەگەر گلەی بکەین لە خەڵک بڵین کاتمان ئەکوژێ و فڵان کەس کاتی کوشتم و برتەوە بۆڵە بکەین ئەتوانین ئێمە عنی زۆر ڕێگا هەیە کە خۆمان دەرباسکەین بەوەی کە ئەو ئەزانێت تۆ کاتت لا مهمە لەبەرەوە زۆر کاتت ناگرێت ئەوە یەکەم شت یعنی تۆ ناسێکە تۆ چەند نرخی کاتت لایە نە بە تەلەفۆن نە بە قسەی زیادەوە ئەگەر حاڵەتی وایش بێتە پێش تۆ ئەتوانی ڕێگا هەیە بۆ خۆ دەرباسکردن شتێکی پێوترێ نا یعنی مەرجنی ئێمە لەگەڵ کەسانی دەوروبەرمان هەمووی شە بڵین بەڵێ چونکە دواکات خۆمان زەرمەند دەبین
یعنی ئەگەر هەموو شتێکمان ئیجابەمان بەڵێ و ڕازی بوون بێ ئەو کاتە پلانی خۆمان تێگەچێ پلانێک نامێنێت ئیتر ئەبینە بمەرمەجی کەسانی دەوروبەرمان یعنی بەرنامی خۆمان نامێنێت ڕاست کاتە گرنگە کە کەسێک پلانمان بۆ دانەنێت خۆمان پلانی خۆمان دانین و ئەگەر کەسێکیش ویستی پلانمان لێ تێکە ئێمە زۆر ئازا و جەربەزانە بتوانین پلانەکەی خۆمان بپارێزین هەموو شتێکیش مەڕۆنەتی تایە یعنی کاڵین ئامانج و پلان ئێمە پلانێکدا ئەنین و چەند خاڵێک دیارەکەین بۆ خۆمان بەڵام زۆر جار مڕۆنەتی ژێ لە پلانە یعنی ئاسانکاری مڕۆنەت ئەوەیە کە ئێمە خاڵێک دیاری ئەەکەین ئیتر ئەو خاڵە ئەگەر شتێک هاتە ڕێگامان وا نەزانین ئیتر دنیا کاول بووە ئەگەر ئەو خاڵی پلانەمان جێبەجێ نەکەین چونکە دائیمەن ئەولەویەت هەیە یعنی تحدیدی ئەولەویات یەکێکە لەو شتانە کە زۆر جار ئەو پلانەمان پاش و پێش ئەخات بۆ زۆر جار پلانەکەشمان لێ تێگەدات باشە خاتوڵناکیانی لە سیمینارەکە تۆ زۆر فۆکسەکەیتە سەر وشەیەگەڵی کات سەنگی مەحەکە باشە یعنی لە ئەو گرتەفیروی کە بینیمان ئێستا لە سیمینارەکە ئێوە بڵاوتان کردبووە لە بابەتە تایبەتمەندی کەسیەکەیە کە زۆر جار کەسێک کارێک پشتگوێ دەخات یان دوای دەخات لە کوردواری خۆمانەڵە کاری ئەمڕۆ مەخەرەسبینێ بەسی لەوەیە ئەو کاتی کە ئەمڕۆ هەتا دوای مەخە بۆ سبینێ کاتێکی تری بۆ تەرخام بکەی دواخستی کات چەندە واکات ئێمە لە بەها و گرنگی کات کەم بکەینەوە پرسیارەکەم ڕۆنا یان نمونە بێن ڕۆنە پرسیارەکەت ئەوە ئەوەی کە وتمان بنەمای کەسی زۆر مهمە کە تۆ پلانێکت بۆ خۆت دانا ئیتر پابند بی بە پلانەکەەوە دوای ئەوەی کە مڕۆنەتی تایە ئەگەر تەغیر و پاش و پێشێ ببێ ئاساییە بەڵام خاڵێکی زۆر گرنگ کە خاڵی پێنجەمە لەمەی کەوتم بنەماکان کە دەست پێشخەریە یا دانانی کاتە یعنی هەتا ئێوارە پلاندانی کات دیاریکی بۆ خۆت بەڕێوەبردننی کات ئەگەر یەکێک لە خاڵە گرنگەکانی پلان دیاریکردنی وەختەکەیەتی سەقفی زەمەنی ئەبێ دیار بێ کەی دەست پێەکەیت کەی تەواو ئەبێت ئێمە ئەگەر پلانی بۆ خۆماندانین کتێب خوێنینەوە سەردانی بکەین بەرنامە پێشکەشکەین هەر شتێک هەر چالاکیەک خوێندن مقابلە هەر شتێک لەمانە ئەگەر کاتەکەی دیاری نەبێت لەوانەیە هەر بڕوات و نەگەیتە ئەو ئامانجە مادام کاتەکە دیاری نەکردووە کاتە یەکێک لە خاڵە گرنگەکان دیاریکردنی وەختە کە ئەبێ بزانین لە کەی دەست پێ ئەەکەی وەکەیش تەواو ئەبیت چکە زۆر کەسێ من هەر لە قوتابیە کە خۆم مامۆستام پلانی سعیکردنی ئەگەر بۆ دابنیت ئەگەر بڵێ هەفتەی بڵێن 10 ساعت یا هەفتەی 20 ساعت بخوێنە بەڵام دابەشی نەکەی بەسەر کاتەکانە کە ڕۆژی چەندێک سعی بکات ئەمڕۆ ئەڕواڵێ بەیانی هەڕواڵێ دوو بەیانی هەڕواڵێ سێ بەیانی کاتێک زانێ هەفتەی ئەخیر ڕۆژی ئەخیری هەفتەکەیە و هیچی نەکردووە 20 ساعت 30 ساعت بە نیوتاقیش ناکرێتەوە کاتەکەی لەدەستووە زۆربەی کارەکان وایە لە ژیانە ئەبێ تەوزیعات تەنزیمێک بکرێ کارەکان بەسەر کاتەکانە ئەمە پێوترێت ڕێخستن جا 5 تایی گرنگ هەیە بۆ کات 5 تایی گرنگ هەیە ئێمە لە سمینارەکە ئیشارەمان بەوەدا کە ئەڵێ تایی تەحلیل یعنی تەحلیلی وەقت شیکردنەوەی کات حەقا هەر یەکە لە ئێمە هەڵوێستەیە بکەین بزانین لەم تەمەنەی کە هەمانە ئەمڕۆ پار پێرە چەند ساڵە ئەمرمان ڕۆژانە دانیشتنێک بکەین 1 دقە بەسە ئەم کاتە ئەدی ئینجازمان چی بووە باشتر وایە هەموو سەری هەفتەیەک ئێمە شیکردنەوەیەک بکەین بۆ خۆمان بزانین کاتەکان چۆن بەڕێ بکەین چی تیا بکەین چی باشە یعنی هەروە بە هەڕەمەکی کات نەڕوا لێمە تایی یەکەم شیکردنەوەی کات تایی دووهەم تخطيط الوقت يعني بلان دانين بو كاتمان كتحليل شي كنا بتمن ما نكر خو تمن هر اروات اي باشا بو اما برنامجي بو داننين بو شي شتيك باش ما نبيت بو نابانك ما نبي بو سود ما نبي بو دورو برمان وكاتا تنظيم الوقت تاي دوهما كعفو تخطيط بلان يقدر اريجين تاي سيهمان تنظيم الوقت يعني ريخستن بلان ريخستني بيت راست يعني بلان هربانية بلين بين وسنبي ريكي خين خال بندي بكين كامل بيشا كامل دوهما حتى أخير
یعنی لە بیدایەوە هەتا نهایە ڕێخستنێکی وردی ئەوێ چکە زۆر جار بەم پلانە ئێمە ئەگەنە ئامانجێکی باش ئەگەڕنەوە چیرۆکی کرێکارێکە دوو کرێکار لە شەریکەی بیناسازیە ئیش دەکەن کە ئەم چیرۆکە پەیوەندی بە پلانەوە هەیە دوو کرێکارەکە ئەنێڕێن بۆ سەر بینایەکی باڵەخانەیەکی گەوری چلنەوەمی کە پسن سەربانەکەی ئیشکالێکی تایە چارەسەری بکەن ئەم دوو کرێکارش بە پێداویستەکانیان ناو ئەکەونە ڕێ کاتێک کە ئەچنە ئەوێ قوتعەیەکە هەڵواسراوە کە مەسعەد لە ئیش کەوتووە چل قاتە چی بکەن ئەمانیش ئەبێ بچنە سەربانەکە و ئیشکالی ئەم نهۆمە باشکەن ناچارە بن بە خۆیان و کەلوپەلیانەوە هەڵگەڕن بە قادرمەیە هەردووکیان بە قادرمە ئەگەڕن بە ناڕەحەتی و دانیشتن و ئیسراحەت و تاو بێتاقەتی و ئاڕاقکردنەوە ئەلموهیم ئەگەنە سەرەوە بە هەر شێوەیەک بێ ئەگەنە قاتی سەرەوە کاتێک کە ئەگەنە قاتی سەرەوە هاوڕێیەکیان بەویتیان ئەڵێ دوو خەبەرم پێەیە یەکێکیان خۆش یەکێکیان ناخۆش ئەوش لە خۆشەکەیان نە پێشا بڵێ ئەویتیان لە ئەخیرا بڵێ ئەڵێ بە سەلامەتی گەیشتینە سەرەوە خۆشەکەی ئەمە خاڵی یەکەم بەڵام خاڵی دووهەم بەداخەوە ئەم بینایە نییە بینایەکی تر غەڵەت هاتوون کات و ڕخسنی کاتەوە دەگرین بەڵێ کاتە پلان ڕێخستنەکەی زۆر مهمە یعنی بزانی چۆن ئەگەیتە نەتیجە دەستەکانە خۆش بێ خاتوو سپاس بۆ ئامادەبوونت سەرۆکی ڕێکخراوی کۆچات بۆ گەشەپێدانی مرۆی بە هیوای قسەکانە جێگی خۆی گرتوەوەی مەش تەنزیمی کات و ڕخستنی کاتە مێگومان هەموو مرۆڤێک گەر بە کات نەڕوا وەکو شمشێرەکەوە بەدڵنیاییەوە دەستەکانە خۆش بە خاتوو